جەنابی سکرتێری گشتی حزبی دموکراتی کوردستانی ئێران بەڕێز سیدری زۆر بە خێراتتان دەکەم بۆ ئەمریکا و بە تایبەتی ئەو دیمانش لەگەڵ ئێمە دەکەن لە بەشی کوردی. زۆر سپاسان دەکەم. پێم خۆش بوو بە مەسلەی ئەو هەوڵانەی کە لەلایەن شەش هێزی جیهان و ئێران دەدرێتن تا کۆتایی ئەم مانگە وەک داوامەڵە دیارکراوە سەرەتای گفتوگۆمان بۆ مەسلەیە باس بکەین. ڕوانینی جەنابەت چییە؟ ئایا بەڕای ئێوە تا کۆتایی ئەم مانگە ڕێکەوتنێک دێتە دییاننا؟ من دقیقا ناتوانم بڵام کە تا کۆتایی ئەو مانگە ڕێکەوتنەکە دێتە دییاننا، بەڵام دەتوانم ئەوە بڵم کە بە بۆچوونی من ڕێککەوتنەکە جێبەجێ دەبێت ممکنە بڕێکی کەژماوەکە درێژ بکرێتەوە. هۆیەکەشی بۆ دەگەڕێنەوە کە کۆماری ئیسلامی ئێران بێجگە لە ڕێککەوتن و وەکو تا ئێستا دیوبانە قبولکردنی مەرجەکانی خۆراوە هیچ ڕێگایەکی دیکەی نییە، چونکە ئابوووریەکەی لە حاڵی ڕووخاندایە، هەزینەیەکی یەکدار زۆری کەوتوتە سەر بە شەڕی سووریا بەڕێوەبردننی شەڕی یەمەن، تەمینی هەزینەکانی حیزبوڵڵا و گروپە تروریستەکانی دیکە بۆی کە بتوانێت ئەو سیاسەتەی درێژە بدا کە بخۆیان بەو سیاسەتە دەڵێن هەناردەکردنی شۆڕش مەجبوری دەبی لەباری ئابوووریەوە دەستی پڕ بێ. بۆیە من لەو باوەڕەدام کە ئەو تەوافقا جێبەجێ دەبێت. جەنابەت ماوەیە کە لێرە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکان و دیارە چاوتان بە ژمارەیەک ئەندامانی کۆنگرس کەوتووە، دەکرێت جەنابەت بفەرمووی ناوەڕۆکی ئەم باس و گفتوگویەتان لەسەر بە تایبەتی ئەو ڕێکەوتنە بۆ یا بابەتی دیکە بووە وە کاردانەوەیان چۆنە؟ لە ڕاستیدا باسەکانی من لەگەڵ ئەمریکایەکان لە پەیوەندی دەگەڵ ئەو ڕێکەوتنە بووە، ئاسەواری ئەو ڕێککەوتنە دیارە ئاسەواری نگەتیڤی ئەو ڕێککەوتنە لە پەیوەندی دەگەڵ ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێران دەستی پڕ دەبێت لەسەر لە هەڵگرتنی گەماروکاندا لەباری ئابوووریەوە، بۆیە دەتوانێت زیاتر یارمەتی گروپە تەروریستیەکان و لایەنەکانی تەرەفداری خۆی بکە. نەتیجەی ئەوە هەروەکو تا ئێستا دیومانە شەڕ و ئاژاوی زیاتر، کوشتاری زیاتر و بەهێزکردنی زیاتری شەڕی ئێتنیکی و ئاینی دەبێت لە منتەقەدا کە کۆماری ئیسلامی ئێران ئەوە تاقیب دەکات. ئەوە ئامانجەکانێتی لە خۆراڵاتی نێوەڕاستدا کە تەنها بە وەسیلەی شەڕ و ئاژاوەنانەوەیە کە دەتوانێت نفوزی خۆی لە وڵاتانە زیاتر بکە. ئەوە مەسلەیەک بۆ کە لەگەڵ ئەمریکایەکاندا باسم کردووە، تەنانەت باسم لەوە کردووە دەگەڵیان کە مەسلەی داعش کە کۆماری ئیسلامی دەیەوێ وا نیشان بداکرد لە دژی داعش و شەڕ دژی داعش دەکا. بەداخەوە ئەمریکایش بەتایبەت ئۆباماش لەسەر ئەو مەسلەیە نزیکەی 2 مانگ لەوە پێش قسەی کرد و باسیەوەی کرد کە لە شەڕ دژی داعش ئەمریکا و ئێران خاڵی مشتەرەکیان هەیە و پێکەوە دژی داعش شەڕ دەکەن. بۆم تۆزیحداون کە ئێران نەکرد دژی داعش نییە، بەڵکو یەکێک لە بەهێزترین یارمەتیدەرانی داعشە، چونکە داعش وەسیلەیەکی زۆر باشە بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی سیاسەتەکانی خۆی لە منتەقەدا بەرێتە پێشێ. ئەوە و هەروەها داهاتووی ئێران دوای ئەو توێژانە کە چ دەکا؟ ئایا ڕۆژاوا دەستی ئێران ئاوەڵا دەکا هەروەکو تاکو ئێستا هەیە لە ناوچەدا بە کەیفی خۆی دەست درێژی بکە، ئاژاوە ساس بکە، شەڕ ساس بکە، لە ئێرنیە خۆی ئێراندا مافی مرۆڤ پێشێل بکە و ئەو زوڵم و ستەمەی لەسەر نەتەوەکانی ئێرانی بەتایبەت نەتەوەی کورتەیە لەسەر ژن هەیە، ئایا ئیجازەی دەدەن هەر ئاوا ئیدامە بدە؟ ئەوانە ئەو خاڵانە بوون کە لەگەڵ ئەمریکایەکان باسمان کردو. بەڵێ کاردانەوەی ئەوان چۆنە؟ ینی بڕوانینی جەنابەتیانی ئەوان چۆن لەم نیگەرانیانەی کە ئێوەتانە و دەرتان بڕیوە ئەوان تێگەشتنی ئەوان چۆنە؟ بەگشتی دەتوانم ئەرسام بکەم کە زۆربەی ئەوانەی کە من چاوپێکەوتم لەگەڵیان کردووە لەگەڵ بۆچوون و نیگەرانیەکانی من هاوڕا بوون. ئەوە پیان وابوو کە ئەمریکا سیاسەتێکی زۆر لاواز بەکاردێنێ لە خۆراڵاتی نێوەڕاستدا بەتایبەتی بەنسبەتی کۆماری ئیسلامی ئێران
ئەوە بۆ خۆی کۆماری ئیسلامی تەشویق کردو بۆی کە دەست درێژی زیاتر بکە ناڕازی بوون لە بەڕێوەبرنی ئەو سیاسەتە و پیان وا بوو کە دەبێ خۆراوە بە تایبەتی ئەمریکا لەو پەیوەندیدا دەورێکی فعالتر بجێڕێ بە دژی سیاسەتی دەستی وەردان و زۆرە ملی کۆماری ئیسلامی ئێران. بەڵێ لە دوای مانجی هەشتی 2014 لە سەرتاوکە داعش پەلاماری هەرێمی کوردستاندا زۆر شت گۆڕاوە لە هەرێمی کوردستان یەکەم جار سەرۆکی هەرێمیش سپاسی ئێرانی کرد کە ئێران یەکەم لابوو هات یارمەتی هەرێمیدا و بە پێ ئەو راپۆرتانەی کە ئەو دەمدەمان بیست هێندێک لایانی دیکە بۆ نمونە سەرۆکی هەرێم سەردانی کردن گرێڵاکانی پەکەکە بەشداریان لە شەڕی دژ داعش کرد بوو چۆن بوو کە حیزبی دموکراتی کوردستانی ئێران بەشدار نەبوو لەو شەڕە ئێمە هەر لەو کاتەدا کە داعش هێرشی کرد بوو شوێنەکانی کوردستانی عێراق ئێمە داوامان لە حکوومەت کرد کە ئێمە هێزەکانمان ئامادەیە ئەگەر ئەوان داوا بکەن و پیان مەسلحەت بێ ئێمە ئامادەین شان بەشانی خوشک و براکانمان لە کوردستانی عێراق دژی تەروریستانی داعش شەڕ بکەین وا بوو ئەمەیان ئیجازەدا ئێمە بەشێک لە هێزەکانمان ناردە بەرەکانی شەڕ بەڵام بەداخەوە دوایە بۆ خۆیان داوای لێکردین کە وا بە مەسلحەت دەزانن کە ئێمە هێزەکانمان بکشێنینەوە لەگەڵەوەی کە هێزەکانمان کشاندەوە بەڵام لەو دەمیشەوە تا ئێستا پێمان ڕاگەیاندون هەر وەختێکی ئەوان پێیان مەسلحەت بێ ئێمە ئامادەین لە دژی داعش کە هێرشی کردووە سەر کوردستان شەڕ بکەین شان بەشانی پێشمەرگەکانی هەرێم. ڕای جەنابەدایە لە ژێرگوشاری ئێران بووە ئەم داوایە من دەواقەدا شتێکی مەدرەکێکی قابلی پەسەندم لە بەردەستدانیە کە ئەوە بەڵام لێکدانەوەی من ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران فشاری هێنابوو کە ئەوان ئەو داوایە لەمە بکرد هێزەکانمان بکشێنینەوە چونکە کۆماری ئیسلامی ئێران ڕەنگە پێوا بوو بێ کە بەوەی کە هێزەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە بەرەکانی شەڕدان دەنگدانەوەی زیاتری هەبێ و لەباری سیاسی و بە قازانجی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانتەوە بێ بۆ ئەو داوایان لە حکوومەتی هەرێم کردووە. بەڵێ جەنابی هجری دیارە بەم دوایانە بەهۆی ئەو ڕوبەڕووبوونەوەی کە نێوان هێزە پێشمەرگەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران هەروە گرێڵەکانی پەکەکە ساز بوو لەسەر حدود چێلەشین بە تایبەتی پێشمەرگەیەکی حیزبی دموکراتی کوردستانی ئێران گیانی لەدەستدا ئەم ناکۆچیە ئێستا بە چۆ گەیشتۆ ئایا بە ڕێگای گفتوگۆ چارەسەر دەکرێت و هۆیەکەی جەناب بۆچی دەگەڕێنیەوە؟ بەڵێ ئەوە ڕاستە کە تێکەڵچوونێک هاتە پێشێ کە نەخوازراو بوو ئێمە زۆر پێ ناڕەحەت بووین چونکە ئێمە هیچ مەبەستێکمان نەبووە کە هیچ کێشەیەک بۆ پەکەکە دروست بکەین ئێمە پێشمەرگەکانمان دەگەڕێنەوە نێو خۆی وڵاتی خۆمان دایانەوێت لەگەڵ خەڵکی خۆمان لە پەیوەندیدا بن کە بەداخەوە پەکەکە هێزەکانی پەکەکە پێشیان پێگرتن ئێمە زۆرمان حەولدا زیاتر لە 2 حەولماندا کە مەسەلەکانمان بە ڕێگای دیالۆگ و ئاشتی خوازانەوە چارەسەر بکەین بەداخەوە ئەوان قبولیان نەکرد تاکۆ حادیسە هاتە پێشێ بەڵام ئێستا شوێنی مانەوەی پێشمەرگەکانی ئێمە کە لە پەکەکە نزیکن ئارامە پێشمەرگەکان لە شوێنی خۆیان جێگیر بوونە دەورێک دانیشتن بینی هەیەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و پەکەکە لە هەولێر بە نێوانجێڕی حکوومەتی هەرێم پێک هات هەیەتی ئێمە لەوێدا نەزەرات و بۆچوولی خۆی ڕاگەیاند و ئەوەی ئاشکرا کرد جارێکیکە کەمە پێمان خۆشە لەگەڵ پەکەکە پەیوەندی دۆستانەمان هەبوو هەروە درێژەی هەبێ و ئەو مەسلەیەش لە ڕێگای ئاشتیەوە چارەسەر بکەین ئەوام نەزەراتی ئێمەیان بردەوە بۆ ڕێبەراتی خۆیان کە لەوێ دەگەڵیان باس بکەن و نەتیجەکەمان پێ بڵێنەوە نەتیجەکەی تاکو ئێستاوەی کە لە کوردستان بە من ڕاگەیاندراوە ئەوەیە کە ئەوان کتویانە سەبر بکەین تاکو هەڵبژاردنەکانی تورکیا کۆتایی پێبێ دوایە دادەنیشین مەسەلەکە چارەسەر دەکەین ئێستا کە کۆتایی بە هەڵبژاردن هاتووە بەخۆشیەوە ئاکامێکی باشیشی لێکەوتوتەوە بە قازانجی کوردەکان ئێمە چاوەڕوانین کە ئەو دانیشتە درێژەی هەبێ و بتوانین کێشەکانمان لە ڕێگای ئاشتیەوە چارەسەر بکەین چونکە بەڕاستی ئەوە ضرورەتیە کە ئەوروکانە
هیچ کەس یا هیچ کوردێکی نیشتمان پەروەەر نایەوێ کە کێشەکانی نێوانی هێزەکانی کوردی لە ڕێگای تونند و تیژیەوە حەلی بۆ بێنرێتەوە چونکە ئەوانە هەر ڕێگا حەل نین. وەڵامە پێشمەرگەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران هەر لەو شوێنە دەمێننەوە یان نە؟ ئێمە بەرنامەکەمانەوەی کە پێشمەرگەکانمان لەو شوێنە بمێننەوە لەو مەسیرە و ڕەنگە لە شوێنی دیکەش ڕەنگە لە داهاتوودا پێشمەرگەکانمان هاتوچۆی سنوور بکەن و لەوێڕا بچنەوە نێوخۆی کوردستانی ئێران فعالیت و تێکۆشانێکی کە لە سەرشانیانە بەڕەوەی بەرن. بۆ خۆتان نزان ڕەخنەگرانی ئێوە کاتی ئەم مەسەلەیان خست بۆ ژێر پرسیار هێندەکدان کورد لەوانەیە پەیوەندی بە هەڵبژارنەکانی تورکیاوە هەبێتن کاتەکە بۆچی لەم کاتەدا؟ زانیە گەر قرار بێ مەسەڵەن بەهانە ببێنێت و بۆچی لەو کاتەدا هەمیشە و بەهانەیە هەیە. لە ڕاستیدا کاتیش ئێمە ناتوانین کاتی حرەکەتی پێشمەرگەمان کە لەژێر هێرشی کۆماری ئیسلامیدایە لەسەر قازانج و بەرژەوەندی ئەولا و ئەولا پرس و مەسلحەتی ئەولایەن یا ئەولا بکەین. ئێمە لە ڕێبەرایەتی حیزبدا لێکدانەوەی خۆمان دەکەین، کاتی مناسب و شوێنی مناسب بۆ حرەکەتی پێشمەرگەکانمان دیاری دەکەین و ئەو جارەش ئەو کارەمان کردووە. چوونەوەی پێشمەرگەی ئێمەش هیچ پەیوەندێکی بە هەڵبژاردنەوە نەبووە. ئەوان نیگەران بوون کە ئەو حرەکەتە ڕەنگە تاسیری نێگاتیڤی ببێ لەسەر هەڵبژاردنەکانیان. مەسەلەکە زۆر ڕوونە، ئەوان دەیانتوانی ئەو دەرگیری پێک نێنن، ئەگە دەرگیری پێک نهات بە هیچ تاسیری منفیشی نەدەبوو، دەیانتوانی دەرگیری پێک نێنن چونکە پێشمەرگەی حیزبی دموکراتی کوردستانی نەچێتە وڵاتی خۆی، دەیەوێت لەگەڵ خەڵکی خۆی پەیوەندی بگرێ، هیچ مافێکی پەکەکەی پێشێل نەکردووە. بۆیە ئەو شتانێک کە باسییان کردوتر وەکو بەهانەیەک و تەبریرێک دەچوو بۆ ئەو کردەوە غەڵەتەی کە بەداخەوە کردیان دژی پێشمەرگەکانی حیزبی دموکرات. جەنابی سکرتێری گشتی هەڵوێستی حیزب چۆنە، ینی بەرنامەتان چییە بۆ نێو خۆی وڵات؟ ئێستا وەزاکە گۆڕاوە بە تایبەتی بەهۆی شەڕی داعش لە ناوچەکە، ینی بەڕای جەنابەت حیزبی دموکراتی کوردستان بەرنامەی تێبەت شێوەیەک خەبات دەکاتن بۆ دیهێنانی داواکانی یا مافەکانی گەلی کورد لە کوردستانی ئێران. ئایا بە شێوەی چەکداریە، ئایا بە شێوەی گفتوگۆ دەتوانن پەیوەندێک بکەنەوە دەرگایە بکەنەوە لەگەڵ تارانیانی چ بەرنامەتان لە بەردەمەدا؟ ئەزانیە ما حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە سەرتاوە تاکو ئێستا لەو باوەڕەدا بووە کە دەبێت لە هەموو ڕێگاکانی معقولە و قابلی پەسەندەوە خەباتی خۆی درێژە بدا. لەو چوارچەوەدا ئێمە کارمان کردووە، سەردەمانێک خەباتی چەکداریمان دەکردوایە، خەباتی چەکداریمان ڕاگرت بە دەلایلێک، بەڵام کار و تێکۆشانی ئێمە بە شێوەی ئۆرگانیزاسیۆن ڕێکخستن و تەشکیلات لە نێو خۆی کوردستانی ئێراندا هەر بەردەوامە. ئەو کارە هەر ئیدامە دەدەین. لەباری مێدیایەوە خەڵکی خۆمان ئاگادار دەکەینەوە لە وەزعەتی نێوخۆی ئێران سیاسەتی کۆماری ئیسلامی و ئەوەی کە لە دەور و بەردەگوزارێ. دەمانەوێ ئومێدی خەڵکی کورد هەروە زیندوو بمێنێتەوە، درێژە بە خەبات بدەن، هەروەکو دەبینین لە ماوەی یەک ساڵی ڕابردووشدا بە تایبەتی ئەو خەبات و تێکۆشانی مەدەنی خەڵک هەر بەردەوام بووە. ساڵی پار لە زیندانیانی سیاسی کورد لە زیندانی ورمێ مانگرتیان کرد کە دەنگدانەوەی زۆری هەبووە. لە دووسێ مانجی ڕابردوودا مامۆسایانی قوتابخانەکان تەزاهوراتیان کرد بە دژی ئەو جیاوازی دانانەی کە کۆماری ئیسلامی دایدێنێ بینی مامۆسایانی کورد لە کوردستان و باقیکەی دیکە. لە یەک مانجی ڕابردوودا ئەو ڕووداوەی کە لە مەهاباد هاتە پێشەکە خەڵکی مەهاباد لە دژی لەژێر پێنانی خانمێک ڕاپەڕین و دژی کۆماری ئیسلامی بۆ چۆنی خۆیان دەربڕی و لە چەند شاری کوردستانی شاری دیکەی کوردستانی پشتیوانیان لێکردن. خەباتی کورد بەردەوامە. ئێمەش دەمانەوێت لەگەڵ ئەو خەباتە لە نزیکەوە بەشدار بین، بەڵام لە پەیوەندی دەگەڵ مەسەلەی وتووێژ دەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئێمە بەو نەتیجە گەیشتوون کە کۆماری ئیسلامی ئێران
باوەڕی بە مەسلەی نەتەوایەتی باوەڕی بە ئازادی و دموکراسی نییە و هەموو ئەو ویستودا خوازانەیە کە ئێمە هەمانە و خەباتی بۆ دەکەین لە نەزەر کۆماری ئیسلامیەوە شتی بەیسلام ناپەسەندن ئەوان پیان وایە کە ئەو داخوازانە ئەوە لەلایەن ئیسرائیل و ئەمریکا و نازانم ئەو ئیتهامانێک کە معمولەن دەیان لەسەر ئەوانەوە بەڕێوە دەچێت بۆیە ئەمە هیچ وتوێژێکمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانیە بەڵام ئەگەر ڕێککەویت و بکرێت و ئەوان ئامادە بن ئێوە ئامادە دەبنیانە ینی ڕای جەنابەتی وتوێژی ڕاستەوخۆ هەبێتن لەیان نێوان حیزبی دموکراتی کوردستان ئیران و حیزبەکانی دیکەی کوردی ئایا شتێکی وا دێتە بەرچاو ئومێدێک هەیە یاننا ئێمە هیچ ئومێدێکمان بۆەوە نییە بەڵام وەکو حیزبی دموکرات کە لە سەرەتاوە پێمان وا بوو کە مەسلەی کورد لە ئێراندا پێشدا لە ئولەویەتدایە کە لە ڕێگەی ئاشتی و دیالۆگەوە چارەسەر بکرێت و هەر بۆ ئەوەش بوو بەهۆیەوە کە کۆماری ئیسلامی حیزبی دموکرات لەگەڵ کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی کوردی ئێرانی لە سەرەتای دامەزرانی کۆماری ئیسلامیەوە داوای دیالۆگی کرد و مایوەیەکیژی دامەیاندا و دوایش دەبینن کە ئێمە هەر ئەوەمان ئیدامەدا تەنانەت شەهید دکتۆر قاسم و کاک عەبدوڵڵا قادری ئازەر ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی دموکرات لەویەن لە پەیوەندی لەگەڵ وتوێژدا جانی خۆیان لەدەستدا لەلایەن تەروریستەکانی کۆماری ئیسلامیەوە ئەو ڕێگایەمان گرتو پێما بدەبێت لە ڕێگای دیالۆگە و بێ ئێستاش ئەگەر ڕۆژێک حەز بەوە بکەین کە کۆماری ئیسلامی بەڕاستی هاتوۆتە سەر و قەناعەتێک کە دەیەوێت کێشەی کورد لە ڕێگای دیالۆگە و چارەسەر بکە ئێمە ئامادەین بەڵام بەداخەوە ئێمە بەو ناسیارەیەکە لە کۆماری ئیسلامی هەمانە ئەو ئیدئۆلۆژی و قانونی ئەساسی و تەجروبەیەکی کە هەمانە زۆر بە دووری دەبینین کە کۆماری ئیسلامی ئێران بێتە ئەو قەناعەتەی کە کێشەکانی نێوخۆی ئێران بەگشتی لەگەڵ خەڵک لە ڕێگای دیالۆگەوە چارەسەر بەڵێ ئەی پەیوەندی حیزبی دموکراتی کوردستان ئێران دەگەڵ لایەنەکانی دیکەی حیزب لای دیکەی حیزب چۆنە ئایا ئومێدی یەگرتنەوە هەیە یان دەگەڵ بەگشتی پێم خۆش بباسیەوە بکەی جەنابەت کە بەرەیەکتان بفکریەوەتان کردو کە بەرەیەک پێک بێنن ینی هەموو حیزبەکان بەڕای جیاوازیشەوە بێتن ئێمە لە ڕابطە دەگەڵ مەسلەی پەیوەندیمان دەگەڵ ڕێکخراوەکانی دیکەی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی چەند ساڵێکە لە حەولی ئەوەداین کە هەم بۆ خۆمان لەگەڵ ئەو لایەنانەی کە پێشتر کێشەمان هەبووە لێک نزیک بینەوە و تەنانەت حەولمان داوە کە لایەنەکانی دیکەش کە پێکەوە کێشیان هەبوو وەکو کۆمەڵەکان لێک نزیکیان بکەینەوە چونکە لەو باوەڕەدا بووین کە هەرچەند ڕەنگە بینی ڕێکخراوەکانی سیاسی و ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی هێندێک کێشە و هێندێک بۆچوونی جیاواز هەبێ بەڵام لە بەرامبەردا خاڵی هاوبەشیش زۆرە ئێمە زۆرتر لەسەرەوە چڕ بووینێتەوە کە ئێمە لەسەر خاڵ هاوبەشەکان قسە بکەین بە تایبەتی لە هەلومەرجی ئێستادا کە هەمومان لە ژێر سیستەمی کۆماری ئیسلامی ئێران دەین هەمومان لە ڕێبەرایەتی کەمان لە نێو خۆی وڵاتدا حزوری نییە باشتر وایە کە کێشەکانمان چارەسەرکەین ئەو سیاسەتە بوو بەهۆیەوەی بۆ هەوەی لێگنیزیەکبوونەوەی زۆر لە پێشدا بینی حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئەو گروپەی کە ئێوە ئیشارەتان پێکرد ئەو هاوڕێیانەمان کە لەمە جودا بوونەوە کێشەکانمان دەگەڵەوەی کە هێشتا جیاوازی بیر و بۆچوونمان ماوە بۆ یەکگرتنەوە بەڵام لەگەڵ یەکدادنیشین لە زۆر مەسەلەدا کە پەیوەندیدارن بە مەسلەی نەتەوەی پێکەوە مەشوەڕەت دەکەین مەسلەیەکێک لەو شتانەی کە پێکەوە مەشوەڕەتمان کردو ئەگەر وەکو زۆر زیندوو بۆتان باس بکەم ئەو مەسلەی ئەو تێکاڵچوونانە بوو کە لەگەڵ پەکەکە بەسەرمان بەڵێ ئەمە هاو هەڵوێز بووین لەگەڵ ڕێکخراوەکانی دیکەی کوردی ئۆپۆزیسیۆنی شەر لەگەڵ ئێمە هاو هەڵوێز بوون و پشتیوانیان کرد لە پەیوەندی دەگەڵ ئەوەی کە 2 ساڵ لەوە پێش بەرز سەرۆکی هەرێم کاک مەسعود بارزانی حەولێکیدا بۆ پێکهێنانی کۆنگرێنێتەوەی ئێمە لەوێشدا تقریبەن سیاسەتێکی هاوبەشمان بەکارهێنا هەمومان بەشداریمان کرد حەولماندا کە ئەوە ئەو
کۆنگرێ سەر بگرێت کە بەداخەوە سەری نەگرت مەبەستمەوەیە کە لە حاڵەتی کێشە و یەکتر نەدواندن و بغزاندن و شکاندنی یەکتر ئێمە ئێستا هەنگاوێکی باشمان هەڵگرتووە ڕێگایەکی باشمان بڕیوە بۆی کە دەتوانین پێکەوە دابنیشین و زۆر دۆستانە لەگەڵ یەکتری مەسەلەکان هەڵکەین بەڵام ئەوە هەمووی شتەکان نییە ئەوەی کە ئێمە بەدوایەوەین وەکو لە کۆنگرەی ئێمەدا کۆنگرەی 15ماندا بڕیار لەسەردراوە ئێمە دەمانەوێت ئەو پەیوەندیانە کە باش بوونەتەوە لەگەڵ هاوڕێیانی پێشومان کە ئینشعابیان کرد بگەین بە یەکگرتنەوە ئەو پرۆسەیە بەردەوامە تاکو ئێستا بەڵام تاکو ئێستا بە نەتیجە نەگەیشتوین ئێمە هەمە حولی خۆمان دەدەین کە یەکگرتنەوەیکی باش دروست بێ بینمان حەول دەدەین لێی ناومێد نەبووینە لەگەڵ ڕێکخراوەکانی دیکەی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانیش سعیمان کردو هەروە دۆستانە ڕەفتار بکەین و شوێندانار بین لە پێکهێنانی فەزایەکی ئارام لە بینی ڕێکخراوەکانی کوردی ئێرانیدا ئێوە چ جۆرە سیستمێک یا بۆ پاشە ڕۆژی ئێران بەپەسەند دەزانە ئایا سیستمێکی فێدراڵی بەیانی چ جۆرە سیستمێک باشترین شێوەیە بۆەوەی کە مافەکانی نەک تەنها گەلی کورد کەماتەکانی دیکە ئێرانیش دابێن بکرێت بەڵێ ئێمە لە کۆنگرەی سێزدەدا ئەو دروشمی پێکهێنانی ئێرانێکی دموکراتیکی فێدراڵمان پەسەند کردووە لەو پەیوەندێدا هەنگاو دەنین و کار دەکەین بۆی کە کورد و باقینەتەوەکانی دیکەی ئێرانی لەژێر زوڵم و زۆری مرکزیەتی تاران ڕزگاریان بێ بۆ خۆیان حکوومەتێکی خۆجێیان هەبێ بۆ خۆیان بەڕێوەی بەرن و لە بەڕێوەبردنی سەراسەری وڵاتیشدا بەپێی لە چوارچێوەی قانونێکی دموکراتیکدا بتوانن بە شێوەی هاوبەش و یەکسان هەموو پێکەوە وڵاتی ئێران ئیدارە بکەین بۆ ئەو مەبەستە ئێمە حەولمان داوە 5 ساڵ لەوە پێش ئێتلاف یەکگرتنێکیش بینی هێندێک ڕێکخرا و حیزبی نەتەوەکانی دیکەی ئێرانی پێک بێنین کە ژمارەی ئەو ڕێکخراوانە تاکو ئێستا گەیشتوتە 14 حیزب و ڕێکخراو کە لەو ئێتلافەدا کە ناوەکەی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵە حیزبەکانی حیزبی کوردی تورکی ئازەربایجان تورکمەنەکان عەرەبەکان و بەلوچەکان تێدا بەشدارن مانیفێستی ئەو ڕێککەوتنەش هەر ئەوەیە کە ئێمە لە حیزبی دیموکراتدا حەولی بۆ دەدەینینی پێکهێنانی ئێرانێکی دیموکراتیکی فێدراڵ کە هەموو نەتەوەکان بتوانن حکوومەتی خۆجییان هەبێ لەو ڕاستایەدا کار دەکەین پێکەوە دەچینە پێشێ بۆ پێکهێنانی ئێرانێکی ئەوتۆ بەڵێ پێم خۆش بوو جەناب کارداناوی جەنابزان بەو سەرکەوتنە مێژوویەی کە هەدەپە بەدەستی هێنا لە هەڵبژارنەکانی پەرلەمانی تورکیا و بۆ یەکەم جار وەکو حیزبێکی کوردی دەسێت ناو پەرلەمانی تورکیا ڕای جەنابەت لەسەر ئەم سەرکەوتنەتیەوە چ کاریگەریشی دەبێتن بەسەر بەشەکانی دیکەی کوردستان بە تایبەتی کوردستانی ئێران دیارە ئەمە بەو سەرکەوتنە زۆر خۆشحاڵین هەروەکو هەموو سەرکەوتنیی کورد لە هەر بەشێکیدا ببەی خۆمانی دەزانین و پێی خۆشحاڵین هەر بەو بوونەشەوە دەفتەری سیاسی ئێمە نامەی پیرۆزباییان بۆ سەرۆکایەتی هەدەف ناردووە کاردانەوەکەی ڕاستەکەی ئێمە چاوەڕوانین و هیوادارین کە ئەو سەرکەوتنە دەواقەدا ئاکامەکانی بگەڕێتەوە بە قازانج و بەرژەوەندی جوڵانەوەی کورد لە هەموو بەشەکاندا بە تایبەتی لە کوردستانی تورکیەدا کە گەورەترین بەشی کوردستانە ئەوە ببێتە خاڵێکی وەرچەرخان بۆ هەدەپە و لەسەروی وان بۆ پەکەکە کە تەعاملێکی دروستتر و بەجێتر و دموکراتیکتر لەگەڵ هەموو بەشەکانی کورد لەگەڵ ڕێکخراوە سیاسەکاندا بەرێتە پێشێ و ئەوە بکاتە دەسمایەک بۆی کە کوردەکان هەموو کوردە نیشتمان پەروەرەکان کە بۆ مافینەتەوەی خۆیان حەول دەدەن لە دەوری یەک کۆ بکاتەوە ئێمە هیوادارین لەو ڕاستایەدا هەدەپە
ئیسفادە بکات لەو فرسەتە گەورەی کە بەدەستی هێناوە. هیوادارم لەو ڕاستایدا بچێتە پێشێ قەزاوەتەکەی دێڵینەوە بۆ دوایی کە ئایا هەدەف دەیەوێت لەو ڕاستایەدا کار بکایاننا. دەڵێ زۆر سپاسی جەناب دەکەم سکرتێری گشتی حزبی دموکراتی کوردستان ئێران جەنابی مستەفا هیدری بۆ ئەم دەرفەتەی بۆ ئێمە ڕەخساند. من سپاسی ئێوە دەکەم بۆی کە دەرفەتتان ڕەخساند کە لەگەڵ خەڵکی خۆمان بتوانین لە ڕێگای ئێوەوە بۆ چوونەکانی خۆمان دەربڕین. زۆر سپاس. سپاس.